گریانم بۆ حاڵی خۆمان دێت. دەبینین ئاستی خوێندنەوە لە ئاستێکی زۆر نزمدایە. لە کاتێکە نەدەبوابین، لە کاتێکە یەکەم وشەی قورئانی قڕەئە، بۆ نافەرمێ سەبح باسم ربك الذي خلق، بۆ نافەرمێ وحد باسم ربك الذي خلق، اعبد باسم ربك الذي خلق، دەفەرمێ اقرأ باسم ربك الذي خلق. یاواتە پێت دەڵێ کلیلی دەروازەی معریفەت هەموو زانستەکان بە ئیقرا دەست پێ دەکا، کە دەتەوێت خوا چاک بناسی بخوێنە، کە دەتەوێت لە هەموو معلوماتێک شتت پێ بێت بخوێنە. ئێمە چۆن دەتوانین شارەزای وڵاتان بین؟ چۆن دەزانین لە کورتول و عاداتی وڵاتان شارەزا بین؟ چۆن دەتوانین تەفاهممان لەگەڵ غەیری خۆمان هەبێت، لە غەیری خوێندنەوە نەبێت؟ ئەمە ئەسڵی دینەکەمانە، ئەوەمان پێ دەڵێ. دەبێت ئینسانی موسڵمان بەدوو هەموو زانست و زانیێرێک هەموو شتێکی چاک لە غەیری خۆی وەربگرێ. الحكمة ضالة المؤمن فأينما وجدها فهي أولى به. حكمة ونبوي تويا إنسان إيمان دار دبي هشتك حكمته بدوي دابقر وري بقري لا شوي بي وري بقري. لقناة الروتانا خليجي برنامج كبو بناوي برنامج السالفة بابتك زور جواني طرح كربو أمة اقرأ لا تقرأ، أمتي اقرأ ناخوينة توا براسي دي زور شرمة. يعني كسيك شوين كوتي أو منهج جوانه بي پیغمبر محمد عليه الصلاة والسلام بيشوا سرمشقي بي قرآن كوا يكم شفيد الله اقرأ كتشي نخوينة توا بيام زور عجائبة. باش بو إيمة شاولي كرين بو ولاتاني أوروبا بو أمريكا بو روسيا بو شو لعادة نريد من لكرتول من لأخلاق من بلان بونتين شاو لوان كين لخوين نوايا دابا هستين لوان شتێک فێر بین، خۆ لاساکردەوە لە هەموو شتێکە خراپ نییە، شتیت باشە لە هەر شوێنە گوەربژیرێ. باش ئێمە بۆ بووینە جیهانی سێم، بۆ بووینە پاشکۆی هەموو وڵاتان، بۆ بووینە چاو لە دەستی خەڵک، بۆ بووینە سوالکەر سوال لە خەڵک دەکەین. هەرچی هەمانە و نیمانە لە تەوقی سەرمان بۆ بەری پێمان هەمووی مستەورەدا، لە گۆرەوەکەی پێت، لە باڵتۆیەکەت، لە عینەکی چاوت، لە کاتژمێری دەستت، هیچی نییە خۆ دروستت کردبێ. باشە بۆ ئێمە وامان لاتەوە چینێکی منتیج نین، بەرهەمهێن نین، مستەهلیکین، بەس سەرفکەرین. چونکە بەڕاستی خوێندن و زانست و زانیاریمان لە دواوەیە، ناخوێنینەوە. بقدر الكد تكتسب المعالي. ئینسان چەند خۆی ماندوو کە ئەوەندە بەرز دەبێتەوە. ئێمە دەڵێن باشە بۆ وڵاتانی ئەوروپا خۆیابان وڵاتێکی ئەوە پێشکەوتوویە، نە خاکێکی هێندە بە پیتی هەیە، نە کانزای سەرزەمینی و ژێرزەمینی هەیە، هەمووی شاخ و داخ و ئاوە. بەڵام بەڕاستی ملەتێکی پێشکەوتوو و خوێندەواری تێدایە، کاتەکانی ژیانیان نایهڵن بە هەدەر بە بەلار بەسەریاندا بڕوە. بۆیە بەڕێزەکانم ئەمە حەقیقەت و واقعێکە. نەخوێندەواری یان نەخوێندنەوە تەنها لە ناو چینی ناڕۆشنبیردا نییە، بەڵکو لە ناو قوتابیانی زانکۆشدا هەیە. دکتۆر عەبدولکەریم بەکار قسێکی جوان دەکات، دەڵێ جیاوازی چییە لە بینی متعلمێک و ئومیەکە کە نەخوێنێتەوە. هێمن خورشید کتێبێکی نووسی بوو نەخوێندەواری لە زانکۆیە، واتە لە ناو زانکۆکانە ئەمڕۆ نەخوێندنەوە زۆرە، نەخوێندەوار زۆرە. ئەمە کە بێت و بەراوردێک دەکەین لە حاڵی خوێندنەوە لە وڵاتانی خۆمان لە ناو موسڵمانە لەگەڵ وڵاتانی ترە، بەڕاستی دەبێت گریانمان بۆ خۆمان بێت. تەنانەت بە پێی گۆڤارێکی قەبەسی کوێتی دەڵێ بە پێی داتایەک لە ساڵی 2007 وەرگیراوە، دەڵێ ڕێژەی خوێندنەوە بۆ هەر تاچێکی موسڵمان لە وڵاتانی ئیسلامیە ساڵانە 6 دقیقەیە، بە بەراورد لەگەڵ تاچێکی ئەمریکی کە ساڵانە 200 ساعاتە. چۆن بەرهەمی تۆ ئەو وەکو یەک دەبێ بەڕێزەکەم؟ ئێمە کە چاوێک دەژێڕین بەڕاستی حاڵمان حاڵێکی خراپە. دکتۆر ئەحمەد نەوفڵ مامۆستای زانکۆیەک بوو لە ئەردن، مامۆستای زانکۆی شەریعە بوو. دەڵێ گەشتێکم کرد بەرەو ئەوروپا، لە ڕێگای ئەو فڕۆکەی کە پێی ڕۆیشتین خەلەلی تێکەوت، ناچار لەوە یەکێ لە مەتاڕەکان لاماندا. ئەو گەشتەی کە کردمان وەک پێویست زوو نەگەیشتنە جێگا،
ئەو فترەی کە لەوێ وەستاین هەرچی گەشتیارە عەرەبەکان بوون دەستیان کرد بە بۆڵەبۆڵ و پرتەپرت و ناز و نووز و ئاخرکەیەوە حاڵە و چۆنەوا دەگەینێ و بەڵام دەڵێ هەرچی ئەوروپیەکان بوون لەناو چانتاکەی خۆی کتێبێکی دەرهێنا ئەو 2 ساعتە ئەو 3 ساعتە کتێبێکی خوێندەوە. لە فەڕەنسا لە ساڵی 1993 کە هەستیان کرد ئاستی خوێندنەوە لە وڵاتە دابەزیوە، هەر خێرا حکومەت بە خۆکەوت وەزارەتی ڕۆشنبیری ئاگادار کردەوە بە زووترین کات میهرەجانێک ساز کات بۆ دووبارە ئەپدەیتکردنەوە بۆ خوێندنەوە. ناویان نا میهرەجان جنون القراءة، میهرەجانی شێدبوون بۆ خوێندنەوە. دەڵێ هاتن ڕژانە ناو خەڵکێکی یەکجار زۆریان ئامادەکرد کۆیان کردەوە، کەوتنە ناو شەقامەکان، کەوتنە ناو بازاڕەکان، هەرچی کتێب بوو لە ناو مەکتەبەکانە هەر هەمویان کڕی، هەمویان خوێندەوە دووبارە بۆ ئەوەی کە ڕۆحی خوێندنەوە بەبەر خەڵکا بکەنەوە. بەڵام بەڕاستی ئەرکی ئەوەش دەکەوێتە ئەستۆی بە دەرەجەی یەکەم لە ئەستۆی حکوومەتە، لە ئەستۆی وەزارەتی ڕۆشنبیریە، لە ڕاگەیاندنەکانە، لە چینی مسەقەفە، لە مامۆستایی ئاینیە، لە هەموو ئەو بەشانە کاریگەری سەرەکی لە ئەستۆی ئەوانە. بۆیە بەڕێزەکەم ئێمە کە بەراوردی دەکەین حاڵی خۆمان لەگەڵ باشە وڵاتێکی وەکو کۆریای جنوبی لە 90 دەخوێنێتەوە، لە 90 دەخوێنێتەوە. ئێمە لە 100 چەندی دەخوێنێتەوە؟ داهاتی تاچێکی کۆری لە ساڵێکە 36,000 دۆلارە. ئەگە بەراوردکەین داهاتی تاچێکی موسڵمان دەوێت چەند دەفتەر دۆلار بێ؟ 3 دەفتەری سیپەڕی بێ. ئەمە حاڵی خوێندنەوەی لە لای ئێمە. هەر لە ناو کۆریایە شارێکی تێدایە بە ناوی پاجوە سیتی بوک، شاری کتێب هەر بە ناوی ئەوەیەوە. تقریبا زیاتر لە 200 بینای تێدایە. ئەم 200 بینایە هەر یەکێک لەو بینایانە خانەیەکی تێدایە بۆ چاپکردنی کتێب. یعنی شارێکی کامل بەس شاری خوێندنەوەیە، هیچی تری تێدا نییە. خەڵکێک ئەوەندە بخوێنێتەوە هەندە خەریکی خوێندەواری بێ. بۆیە ئاستی ڕۆشنبیری و پێشکەوتن و تەکنۆلۆژیا و پیشەسازی لە وڵاتە لە لووتکەیە. خەو خەڵکە بە بەلاش ناچێتە ئاستێکی وا بەرز. ئەگەر کتێبێت لە وڵاتانی عەرەبی لە وڵاتانی ئیسلامی دەردەچێت، چەند تیڕاژی لێ دەردەچێت، چەند عەدەدی لێ چاپ دەکرێت؟ زۆرترین کتێب کە دەرچووە لە میسر 5,000 نوسخە لێ دەرچووە. 5,000 نوسخە. تۆ وەرە 5,000 نوسخە ئەگە دابەشی کەی بەسەر سەرجەم وڵاتانی بەسەرجەم تاکەکانی وڵاتانی عەرەبی کە 22 وڵاتی عەرەبیە نزیکەی 300 ملیۆن کەسێکە، واتە بە 32 تا 33,000 کەس جا یەک نوسخەی بەردەکەوێت بیخوێنێتەوە. ئەمە حاڵی خوێندنەوەیە. بەڵام لە شوێنێکی وەکو رووسیا لە ماوەی یەک ساڵە نزیکەی 13,570 کتێب دەرچووە. بەرهەمی یەک ساڵ لە وڵاتی رووسیا 13,570 کتێبیان بەرهەم بووە. کتێب هەبووە 750 ملیۆن نوسخەی لێ طبع کراوە. 750 ملیۆن نوسخەی لێ طبع کراوە. یعنی کەم وڵات هەبوو بە چەند زمان ینی بڵاویان کردوتەوە. ئەمە ئاستی خوێندنەوەی لە لای ئەوان، ئاستی خوێندنەوەی لە لای ئێمە. لە فەڕەنسا مەکتەبەی گشتی لێیە. ئێستا لەوانەیە زۆربەی ئەم گەنجانە بڵێن مەکتەبەی گشتی چواقڕنە لەکوێ پێی نەزانن. بەڵام لە شوێنێکی وەکو پاریس مەکتەبەی گشتی هەبووە لە شوێنێکی ڕئیسی. ژمارەی ئەو کەسانەی کە ڕۆژانە سەردانی ئەو کتێبخانە گشتیان کردووە 13,700 کەس بووە لە یەک ڕۆژێکدا. یعنی بە ماوەی یەک ساڵ زیاتر لە 4 ملیۆن و عەدەدێکی یەکجار زۆر سەردانیان کردووە لە یەک ڕۆژێکە. دەبێت ئەمە حاڵی خوێندنەوەی لە وڵاتانە. کاکە یابان لە قەرنی 90 نەخوێندەواری تێدا نەماوە، بەڵام لە چەرخی 21ەوە لە وڵاتانی عەرەبی ئێستاکانە 300 ملیۆن کەس 6 ملیۆن کەسی نەخوێندەوارە لە چەرخی 21ە. یعنی ئەم هەموو جەهل لەو دواکەوتووی بە بەلاش نیە بەڕێزەکەم. شوێنێکی وەکو ئیسپانیا باشە ماوەی نزیکەی 1000 ساڵ لەژێر دەسەڵاتی ئیسلامیدا بوو. کاتێک کە ئیسپانیا گیرا پورتوغالیەکان گرتیانەوە هاتنجان حاڵی گەنجەکان لە چه ئاستێکایە؟ حاڵی خوێندنەوەی گەنج چۆنە؟ بەچیەوە سەرقاڵە؟ کاتێ نوێنەریان نارد متابعەیان کرد
زەرعەیەکیان وەرگن لە گەنجان تەماشا دەکەن گەنج سەرقاڵە هەمووی لە بینی خۆیان دەڵێ سەحیحی بوخاریم لەبەرە ئەو دەڵێ هەموو قورئانم بخوێن ئەو دەڵێ فڵان کتێبم بخوێندێتەوە لە مایەوە ئەندە کتێبە دەخوێنمەوە یەکسەر نوێنەرەکان وتی نەکەن بەڕاستی گەنج هۆشیارە گەنج واعیە اینجا هاتن سەرقاڵیان کرد وەکو ئەمڕۆ گەنجانی ئێمە سەرقاڵ کراون ئایپاتێک و مۆبایلێکی بەدەستەوەیە و بەناو زێرابدا دێتە خوارێ بەڕاستی فەیسبوک لە زێراب زیاتر نیە هەموو شتێ دێنە لەگە خۆی تۆ بەچیتەوە خۆ سەرقاڵ کردووە کاتێک کە سەرقاڵ کرا بەشتی لاوەشی بێجی ئەمجا وردەوردە گەنج تەواو دەرچوو ڕۆژێ هەر هەمان نوێرە تەماشا دەکە گەنجێک سەری بەسەر خۆی داشۆر کردوتەوە دەگری لێی پرسی ڕۆڵەکەم بۆ دەگری تیگەن خۆشەویستەکەم لێم جیابووەتەوە یەکسەر گڵۆپی سەوزی بۆ پێکردوتی ئێستا کاتی ئەوەیە کە ئەم وڵاتە داگیر بکرێ ئەو جاکانە وڵاتی ئیسپانیا داگیر کرایەوە ئێمە دەبێ بزانین بەلجیکا یەکێکە لە وڵاتە بچووکەکانی ئەوروپا بەڵام تێگڕای بەرهەمی نووسین و خوێندنەوە لەم وڵاتەیە بەقەدەر سەرجەم وڵاتانی ئیسلامیە سەرجەم وڵاتانی ئیسلامی چەندە بەرهەم دێنن لە بواری خوێندن و نووسینەوە چەندە کتێب دەنووسن چەندە خوێندنەوە بەس بەلجیکا بەتەنها بەقەدەر هەر هەمویان دەکات بۆیە بەڕێزەکانم دەبێەوە بەڕاستی ئەم حەقیقەتە بزانین کە ئێمە لە چه ئاستێکە خۆمان دەبینینەوە باشە بۆ لە ماڵەوە فەردە برنج و تا ڕۆن و شەکرمان داناوە ئەی بێ زەحمەت مەکتەبەکەت لە کاتێکە زیندوێتی ئینسان بە بەلایەنە ڕۆحیەکەیەتی خۆراکی جەستەیت ئامادە کردو داد کردو ئەی کوا خۆراکی ڕۆحیەکەت ئەمواتون غەیر و ئەحیا خوای گەورە کە دەفەرمێ بە بێباوەڕان دەفەرمێ ئەوانە مردوون زیندوونین مردوێتیوان مردوێتی ڕۆحی بووە بۆیە کەسێک نەیخوێندەوە کەسێک مطالعە و متابعەی نەبوو دڵنیا بە مردوویە ئەوە ئەو کاتەی بە کەیفی خۆی هەست بە هیچ ناکە ئیحساس لەدەست دەدا صم بکم عمي گوێی هەیە چاوی هەیە بەڵام قووەتی لەسەر نییە دەرک ناکە حەقیقەت و ڕاستیەکانێک جا ناکاتەوە ئێمە دەبێ بەڕاستی مراجعەیەکی حاڵی خۆمان بکەینەوە حاڵی موسڵمانان لە وڵاتانی موسڵمان نشیندا بەڕاستی لە مەترسیدایە با بگەڕێنەوە سەر ئەسڵ با بزانین حاڵی پێشینەی ئومەتمان ئاوا بوون وەرە گەورەترین کتێب لە عالەما کە دەرچوو بێ ئێستاشی لەگەڵ بێت کتێبەکەی ابن عەقیلە عددی نسخەکانی چەندە 800 مجەلەدە بەناوی کتێبی الفنون ئێستا لە ئینتەرنێتا بنووسە الفنون لابن عەقیل بزانەتە چەند مجەلەدە 800 مجەلەد کتێبی نووسیوە لیان پرسی باشە مامۆستا تۆ بە تەمەنی ژیان خوارە و کتێبە نەنووسی چۆن مەجالت ئەمە هەموو کتێبە بنووسی ئەمەوە بخوێنیتەوە تی خۆ من وەکو ئێوە نەبووم جاری وا دادەنیشن بۆ خواردن 3 سەعات چەرەزاتی بێنە و مقەبیلات دانێ و تەلەفۆن دەکەن نەی لە چەند شار دەڕۆ بە دوو دەعوەتێکە بەڵام من تا ئێستا خواردنێکم نەخواردووە جوێنی ویست بێ کاتی خۆمەوە سەرف نەکردووە ئیمامی نەوەوی لە تەمەنی 33 ساڵیدا وەفات دەکا عەدەدی کتێبەکانی چەندە دانراوەکانی چەندە ئێوە دەبێت چەندیان خوێن بێتەوە ئەوانە ژیانی خۆیان چۆن بەسەر برد بەڕێزان با ئێمە چاو لەوام بکەین ئەوانە پێشەنگ و پێشەوای ئێمەن ئەوانە سەرمەشقی ئێمەن چونکە ئەوەی کە ئێمە تێدەگەینە و حاڵیمان دەکا و لەو بارودۆخە و تنگانی کە تێکەوتوین لەسەرم کێشەکان دەربازمان دەکات تەنها خوێندنەوەیە خۆ ئەگەر وامان نەکرد بەڕاستی حاڵمان باش نابێت لە سەردەمی عەباسیەکانە لە سەردەمی خەلیفە عەباسیەکانە کە خەلیفە مەئمون طبعا ئەو کاتەی پایتەختی خلافە لەکوێ بووە لە بەغدا بووە لەو سەردەمەیە بزانە ئاستی بەغدا لە چه ئاستێکا بوو لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی فکریەوە بەس یەکێ لە جادەکە لە شارع گەورەکانی بەغدا 200 داری تێدا بووە 200 خانەی طەبعکردنی کتێبی تێدا بووە لەو کاتەیە سەرجەم کتێبەکانی یۆنانیەکان و ینی ڕۆشنبیرانی تریان هێناوە چاپیان کردیان وەریان جێڕاوە بۆسە زمانی عەرەبی بۆسە زمانەکانی تر بۆی موسڵمانانی لێ وەربگرن تەنانەت مەکتەبەی قورتوبە لە کاتێکە کە لەژێر دەسەڵاتی ئیسلامیدا بووە عەدەدی مەکتەب ئەوەی کە لە کتێبەکەی 4000 کتێبی تێدا بووە بەڵام دەڵێ سەرجەم مەکتەبەکانی تر لە ئەوروپا و لە ئەمریکادا مەکتەبە نەبووە لە 400 کتابی زیاتر تێدا بێ ئەو کاتەی هەموو علوم و زانست و زانیاریەکان لە وڵاتانی ئیسلامی وەرگیراون
لە خەڵکی ڕۆشنبیری ئیسلامی موسڵمان وەرگیراوە بەڵام بەداخەوە ئێمەین کەوا بە حەق ئەوەی کە ئیسلام دەیڵێ لە خۆماندا جێبەجێ نەکردووە پێویستە دووبارە گۆڕانکاریێک بەسەر خۆماندا بێنینەوە دووبارە دەست بکەینەوە بە کتاب خوێندنەوە دەست بکەین بە خۆڕۆشنبیرکردن بۆی ئاستی زانستی و ڕۆشنبیری خۆمان بەرزکەینەوە